دنگی گل دنگی هر چهار پارچه کردستان. سڵاوتان لەبێ کاتتان باش بەرمەتیە و کارانم ئاوڵەکانی مرۆڤینی نۆزدەی کانونی یەکەمی 2024تان پێشکەشەکەین بەسەرمان بن. جارێکی دیکە فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورکیا بەرزایەکانی گوندی گوهەرزێ و بلاڤەی لە بناری چێمەتین بردومان کرد. بەپێی زانیارە هەرێمەکانی ئێوارەی دوێنێ جارێکی دیکە فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورک بەرزایەکانی گوندی گوهەرزێ و بلاڤەی لە بناری چێمەتین بردومان کردووە. بەپێی زانیارەکان تا ئێستا تا درنگانێکی شەو فڕۆکە بەسەر ئاسمانی ناوچەکە سوڕاوەتەوە. هاوکات لە سنووری ئامەدی فڕۆکەی بێ فڕۆکەوان بەسەر ئاسمانی سنوورەکەدا بە هەمان شەو سوڕاوەتەوانێ. دەوڵەتی تورکیا ڕۆژانە بۆ بەردەوامی بردوانی ناوچە جیاوازەکانی باشووری کوردستان دەکا بۆ یەو شکستە گەورەی کە لەلایەن گەریلاکانی ئازادی کوردستانە تووشی بووە. لە چالێکی گەریلاکانی بەکەوێژە سار درۆنێکی بۆم ڕۆژکراو لە ناوبرا گورز لە سەنگەرە گۆشێنرا و سوپای تورکیش لە ئاسمان و زەوی و هێرشی ئەنجامداوە. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هەپەکە لەبارەی چالێکی گەریلاکان و هێرشایە داگیرکاریەکانەوە لە ڕاگەیەنرایدا دەڵێ لە 16 کانونی دووەم لە کاتژمێر 12 خولەک درۆنێکی بۆم ڕۆژکراو کە دەوی سەنگەرەکانی شەڕ یەمە لە گۆڕەپانی شەی دیار بردوانکە بە ئاسمانەوە تەقیوەتەوە. ڕۆژانی 16 کانونی دووەم درۆنێکی بۆم ڕۆژکراویش کە دەوی سەنگەرەکانی شەڕ لە گۆڕەپانی شەی دیار بردومان کە بە ئاسمانەوە بە هەماشەوە تەقێنراوەتەوە لە هەرێمی زابدا. هەروە لە شەی دەلا ڕۆژانی 13 و 15 و 16 کانونی دوم لە گۆڕەپانی بەرخۆدانی شاخی جوودی بەچەکی ئۆتۆماتیک لە داگیرکەراندراوە. گورز لە سەنگەرە گۆشێنرا و 3 جاریش دەستێوەردان لە جموجۆڵی داگیرکەران وەشێنراوە. لە درێژەی کار و چالاکیەکان بۆ ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان مانگرتنی زیندانانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستان لە 54مین ڕۆژدا بەردەوامە. زیندانانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێ کرد و چالاکیەکە لە ڕۆژی 54میندا بەردەوامە. مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دوم وەکو بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان ڕاگەیەنراوە و بڕیاریشە تاوەکو 15 شوباتی 2024 بەردەوام بێت. ئەگەرچی باس لەو دەکرێت مامۆستایان بایکۆتیان شکاندووە گەڕاونەتە وڵەکانی خوێندن، بەڵام مامۆستانی ناڕازی لە شارچکەی قەڵازێ و دەنگویانە ڕەت دەکەن و دەڵێن وەڵامی ئێمە فشار و هەڕەشەکان تەنیا بەردەوامیدانە بە خۆپیشاندان تا دەگەینە مافەکانیان. بەڕێبەراتی پەروەردەی پشتەر هیچ گوێمانە داوە بە و زەبر و زەنگ و هەڕەشانی کە لە مامۆستایان دەکرێت، چونکە مامۆستایان کۆیلە نین. مامۆستایان بە حەقی خۆیان لەو پێگەیان کە ئێستا لێن و کە بوونەتە مامۆستا بە وانەبێژ وە میلاکەوە دەوام دەکەن. بڵاوکراوێک بڵاوکراوەتەوە کە گوایە مامۆستایان کە نەچنەوە هۆڵەکانی خوێندن بەتایبەت مامۆستایانی وانەبێژ بێ 32 لا دەدرێن. مامۆستایانی وانەبێژ داوای شتێکی زیادان نەکردووە، داوای شتێکی وامان نەکردووە کە لە توانایدانە بێ بۆمان جێبەجێ بکەن. ئێمە تەنها داوای مافی خۆمان کردووە کە دەمانەوێت دا بمەزرێن. ئێمە نامانەوێت کە بۆ چەند ساڵێکە کە مامۆستامانە 12 ساڵە مامۆستای وانەبێژە کە ئەم ساڵ دەبێت وانەبێژ بۆ ساڵی داهاتوو ئەو مامۆستایش پێگە و شوێنەکەی خۆی ئەمین نییە لەبەرەوەی کە ئەگەری لادانیە ئەگەری هەیە کە مامۆستای میلاکی بێتە شوێن، ئەگەری هەیە کە بەر بڕارێک بێلا بدرێت. بۆیە ئێمە لە شەقام دەبین کە ئەو کاتی دەگەین بە مافەکانی خۆمان هیچ زەبر و زەنگ و ڕەشەیەکیش کار لە مامۆستایان ناکات، لەبەرەوەی مامۆستایان کۆیلەنین. مامۆستای سوکاتێک نەما پێی نەکرێت، مامۆستا شەق نەماتێ نەدرێن، مامۆستا سوکاتی دنیای پێکرا با مافی مرۆڤ کێ هاتە دەنگ لەسەر ئەو سوکاتانی کە مامۆستا دەکرێت. بۆیە ئێمە
دەمانێت کۆتایی بەو سکاتی بینیت کە بە مامۆستایان دەکرێت و بەردەوام دەبین لە شەقام تا ئەوکاتی دەگەن بە مافەکانی خۆمان. زیاتر لە 125 ڕۆژە بەردەوامی لە بایکۆت و خۆپیشاندان پێمان وایە فشار و گوشارەکان ئەوە یاخود لێ پێچینەوەی یا سزادانی مامۆستایان چارەسەری گرفتەکانی مامۆستایان ناکە تەنها ئەو هۆکارانێکی ببێتە کۆتایی هێنان بە بایکوت و خۆپیشاندانەکان چارەسەری گرفتەکانی مامۆستایانە بەم شێوەیە بە ئاسانی مامۆستایان دەچنەوە ناوەندەکانی خوێندن. بەرامبەر هەموو هەڕەشەکان تەنها بەردەوامیدان بە بایکوت و خۆپیشاندانەکانە ئێمە بەردەوام دەبین لە بایکوت و خۆپیشاندان تا وەڵامدانەوەی داواکاریەکان. پام و داواکاریەکانمان ڕوونن دامەزراندنی مامۆستایانی وانە بێژە لە بەرزکردنەوەی مامۆستایانی میلاکەوە پێدانی موچە دزراوەکانیانە. سەرکردەیەکی ئەنجومەنی سوورای دموکرات ڕایدەگەنێت لەگەڵ ڕێکخراونە دەوڵەتەکان وڵاتانی عەرەبی لە پەیوەندیدا دەبن بۆ ڕاگررتنی دەستدرێژەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوی کوردستان. محمود ئەلموسڵەت هاوسەرۆکی مەسەدەر لە لەدوانێکدا بۆ نۆریسپرس ڕایگەاندووە بەردەوامی هێرشەکانی تورکیا بۆ سەر ناوچەکە ئاماژێ بۆ پوچبوونی حکوومەتی تورکیا و هەناردەکردنی قەیرانە ناوخۆیەکانی بۆ ناوچەکە ئاماژەی بۆش کردووە کە هێرشەکان لەژێر ڕۆشنایی بەدەنگین و دەوڵەتی سەرقاڵی کۆمەڵگەین و دەوڵەتی بە شەڕی غەزە ئەنجام دەدرێت. داوای لە حکوومەتی سووریا وڵاتانی عەرەبیشکردن ڕۆڵی خۆیان بگەڕن بەرامبەر بەڕاگررتنی هێرشەکانی تورکیا بۆ سەر ناوچەکانی ڕۆژاوی کوردستان. جەختی لەوش کردوتە هێرشەکانی تورکیا پێشێلکاریەکی ئاشکرای یاسانی دەوڵەتەکان و مافەکانی مرۆڤ و هەڕەشەیەکی جددیە بۆ سەر ئاسایشی ناوچەکە. بێریبان محەممەد ئەندامی ئەنجومەنی گشتی نوێنەرایەتی پێدەرش لە باشووری کوردستان سەبارەت بە هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر باشوور و ڕۆژاوی کوردستان دەڵێ هەر کاتێک دەوڵەتی تورک لە چیاکان شکست دێنێ هەرش دەکاتە سەر ناوچەی مەدەنی و ئەو سیستەمە خۆبەڕێوەبەری کە بنیادراوە هۆکارێکی دیکەش دەگەڕێنێتەوە بۆ سەرکەوتنی پێکەنانی دەستوری کۆمەڵایەتی لە باکوور ڕۆژهەڵاتی سووریا. مانگی چلەدا ئەم هێرشانەیەک مانگی چلەدا ئەم هێرشانەیەک و دووبارە سەر ڕۆژاوا و بنەسازی ڕۆژاوادا تێن کردن هەروەها ینی ئەم هێرشانەیەک و دژی سیڤیلا تێن کردن دخوازن ینی چی بدن دیارکردن و ئەم وەک گەلێ سیڤیل جی مە يعني دخي أو قناخيكو إيمش ليرة جبر إيمش بفكرك آزاد بفكر بإيديولوجيك آزاد تفدقارن ريخستنك آزاد دخازن وريفبريك ما يخسر هاتيا أواكرن أم إريشانكو إستا دهندر جواد تنكرن يعني وقت هركز يدزانين ام ایریشانل دیجی گلی کرد به تباهیه و به تایبت پشتی ام شکستنه کو لچین آزاد لپارستن روادا ترکیه شکست ام ایریشانه دجوارتر بی و هر بردوام دبه وک امج دزانن یعنی احتمالی که مزن های ام ایریشانه هندر رجاوادا زیاتر ببه و یعنی بردوام بکش بر افسر روزنه هفته و 3 جارا و تا استا یعنی رجاوا هاتیه بوم بباران کرن لپیش چاوی همو دنیای لپیش چاوی همو مافی مروان لپیش چاوی همو رخصتنی کوبانگی انسانیت دکن ام ایریشانات تنکرن تا استاجی تو عالیه کی تو پارتیه کی تو امبیژن دولت کی کوب مافی مروان داخله تا استاجی تو برسیون جوان ناتن ئەو پەیوەندی بوانەوە هەبێ جوماکاری مونتەبێژی تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان لەبارەی کردەوە تیرۆرەکەی ئێوارەی دوێنەی شاری کەرکووکۆ لە لەدوانێکی تایبەت بۆ ڕادیدەنگی گەڕ ڕایدەگەێنێ ئیدانەی هەموو کردەوەکی تیرۆریستی دەکەن بەرامبەر بە هەر هاوڵاتێک بکرێ و دەشڵێ ئەو ژنە خەڵکی ڕۆژاوی کوردستانە ئێوارەی دوێنێ لە کردەوەکی تیرۆریدا شەید بوو هیچ پەیوەندێکی بە تەفگەری ئازادیەوە نییە. ئێوارەی دوێنێ لە کردێکی تیرۆریستیدا ژنێکی تەمەن 57 ساڵ خەڵکی ڕۆژاوی کوردستان بەناوی فوریا سلێمان خالد لەلایەن دوو سەرنشینی مۆتۆرسکی لەوە درا بەردەستڕێژی گولە و شەهید کرا و بەکەرانی کردەوەکەش هەڵاتون و تا ئێستاش دەستگیر نەکراون.
بەپێی راپۆرتی ساڵانەی ئینستیتوی پێی نزیکە لە 90% یاسای بەرکارەکانی هەرێم پێشێل کراون کە یەکێک لەوانەی یاسای بەڕێنگاربوونەوەی توندوتیژی خێزانی و یاسای کاری ڕۆژنامەنووسی و یاسای مافی بەدەستێنانی زانیاریە. هەر بەپێی راپۆرتەکە تەنها لە 5.8% یاساکان وەکو خۆیان جێبەجێ کراون. ڕۆژی 13 مانگەش ئینستیتوی پێی بۆ پەروەردە و گەشەپێدان راپۆرتێکی بڵاو کردوەوە کە سەرجەمەوە یاسایانی لە ماوەی 30 ساڵی پەرلەمانی هەرێمی کوردستاندا دەرچوون واسی جێبەجێکردن و پێشێلکارانی تێدا دەستنیشان کراوە. بەپێی راپۆرتەکە لە کۆی سەرجەم یاساکانی هەرێم تەنها لە 5% یاساکان وەکو خۆیان جێبەجێ کراون و لە 92.55 پێشێلکاری تێدا کراوە. نزیکەی لە 90% یاساکانی هەرێم پێشێل کراون. بەپێی راپۆرتی ساڵانەی ئینستیتوپەی نزیکەی لە 90% یاسا بەرکارەکانی هەرێم پێشێل کراون کە یەکێک لەوانە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی و یاسای کاری ڕۆژنامەنووسی و یاسای مافی بەدەستێنانی زانیاریە. هەر بەپێی راپۆرتەکە تەنها لە 8.5 یاساکان وەک خۆیان جێبەجێ کراون. ڕۆژی 13 ئەم مانگە ئینستیتوتی پەی بۆ پەروەردە و گەشەپێدان راپۆرتێکی بڵاو کردوتەوە کە سەرجەم ئەو یاسایانەی لە ماوەی 30 ساڵدا لە پەرلەمانی هەرێمی کوردستان دەرچوون و ئاستی جێبەجێکردن و پێشێلکردنیانی تێدا دەستنیشان کردووە. بەپێی راپۆرتەکە لە کۆی سەرجەم یاساکانی هەرێم تەنها لە 5% یاساکان وەک خۆیان جێبەجێ کراون و لە 55.92 پێشێلکاریان تێدا کراوە. ئینستیتوتی پەی لە راپۆرتی ساڵانەیدا بۆ هەڵسەنگاندنی سەروەری یاسا لە هەرێمی کوردستان ئاماژەی بەوە کردووە لە ماوەی 30 ساڵی تەمەنی پارلەمانی هەرێمدا 406 یاسای دەرکردووە. پاشان بۆ 4 جۆر یاساکانی پۆلێن کردووە. یەکەم، ئەو یاسایانەی هەڵوەشاونەتەوە یا کاتی بوون لە ئێستادا کاریان پێناکرێت کە 136 یاسا لە خۆ دەگرێت بە ڕێژەی لە 133.5. دووەم، ئەو یاسایانەی تا ئێستا لە بواری پراکتیکیدا جێبەجێ نەکراون یاسا نووسوەکان کە 20 یاسا لە خۆ دەگرێت بە ڕێژەی لە 104.92. سێم، ئەو یاسایانەی پێشەلکاریان تێدا کراوە یاخود وەک پێویست جێبەجێ نەکراون کە 227 یاسا لە خۆ دەگرێت بە ڕێژەی لە 155.92. چوارەم، ئەو یاسایانەی وەک خۆیان جێبەجێ کراون کە 23 یاسا لە خۆ دەگرێت بە ڕێژەی لە 105.66. هەر لە راپۆرتەکەدا هاتووە ئەگەر ئەو یاسایانەی هەڵوەشاونەتەوە یا کاتی بوون و لە ئێستادا کاریان پێناکرێت ژمارەیان 136 یاسایە لە کۆی گشتی 406 یاساکە دەری بکەین ئەوە 207 یاسا دەمێنێتەوە کە لە هەرێم بەرکارن لە ئێستادا و ڕێژەی جێبەجێکردنیان بەم شێوەیە. یەکەم، ئەو یاسایانەی تا ئێستا لە بواری کردەییدا جێبەجێ نەکراون کە بە یاسا نووسوەکان ناسراون و 20 یاسا لە خۆ دەگرێت بە ڕێژەی لە 107.41 بووە. دووەم، ئەو یاسایانەی پێشەلکاریان تێدا کراوە یاخود وەک پێویست جێبەجێ نەکراون 227 یاسا لە خۆ دەگرێت و بە ڕێژەی لە 184.7 بووە. سێم، ئەو یاسایانەی وەک خۆیان جێبەجێ کراون 23 یاسا لە خۆ دەگرێت بە ڕێژەی لە 108.52 بووە. جگە لە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی، ئەو یاسایانەی دیکە کە پێشەلکاریان تێدا کراو وەک پێویست جێبەجێ نەکراون دیارترینیان یاساکانی تایبەت بە پرسیال بژاردنەکانی هەرێم، یاساکانی تایبەت بە ئەنجومەنی دادوەری و دادگاکان، نەوت و سامانە سروشتیەکان، ئابووری و دارایی فەرمانبەران و مامۆستایان، یاساکانی تایبەت بە بواری تەندروستی، یاساکانی تایبەت بە خۆپیشاندان، مافی بەدەستێنانی زانیاری و کاری ڕۆژنامەنووسی و چەندانی تر. بە پێداچوونەوە بە ڕووداوەکان و بەراوردکردنی ئامارە بەردەستەکان وەک دۆخی ژنان، مامۆستا و فەرمانبەران، بازار و دۆخی ئابووری هاوڵاتیان، بڕیارەکانی دادگا و پرۆسەکانی خوێندن و پەروەردە بەسەرجەم قۆناغەکانیەوە، ڕەوشی ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەگەری سەرجەمیان سەلمێنەری ئەو ڕاستیان کە سەروەری یاسا لە هەرێمی کوردستاندا لە نزمترین ئاستیدایە و بە تەواوی پەراوێز خراوە یاخود لە خزمەت بەرژەوەندەکانی دەسەڵاتدا کاریان پێدەکرێت و بەکاردەهێنرێن. لە دژی هەوڵی سپایراق بەمبەستی چۆڵکردنی گەڕەکەکەیان ماوەی 18 ڕۆژە دانیشتوانی گەڕەکی نەورۆز لە شاری کەرکووک بەردەوامن لەمانگرتن. ئێستا 7 خانووی دانیشتوانی گەڕەکەکە ئۆتۆمبیلی گول لە نەبڕی سپایراقی تێدا جێگیرکرا و دانیشتوانی گەڕەکەکەش هەوڵەکانی سپایراق بۆ داگیرکردنی گەڕەکەکان ڕەت دەکەن و بە پێشێلکاری یاسایی ناوی دەبن چونکە لە دوای ڕووخاندنی ڕژێمی باسەوە لەو خانوانە دانیشتەجەن کە مافی خاوەندانیان دەگەڕێتەوە بە وەزارەتی دارایی عێراق لە ساڵانی ڕابردووشدا بە فەرمی مامەڵەی کڕینی خانووەکانیان دەست پێکرد و بە ڕێگەی یاسایی. کاتێکدا کە ڕۆژەی دێم مانگە بەمبەستی چۆڵکردنی خانووەکانیان و تۆمەتی چوونە ناو خانووی حکومیەوە پۆلیسی پردە لە سنووری کەرکووک بێ ئاگادارکردنەوە پێشوەختە 5 هاوڵاتی کورد و هاوڵاتێکی دیکەی تورکمانیان دەستگیر کردووە.
لە ڕاگەیەنراوێکی وەزارەتی تەندروستی غەزەدا باسەوە کراوە کە ژمارەی کوژراوانی غەزە گەشتۆتە 24620 هاوڵاتی و دەشڵی ژمارەی بریندارەکانیش گەشتونەتە 61830 کەس. ئەماژە بۆ شکرابووی شەڕ و پێکدادانی و بەردومانی سوپای ئیسرائیل لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 172 کەس لە غەزە کوژراون و 326 کەسی دیکەش بریندار بوون. بەدەشڵێ 10,000 نەخۆشی شێرپەنجە بێچارە سەرماونەتەوە وەها 350,000 هاوڵاتی نەخۆش لە غەزە بێچارە سەرماونەتەوە. وەزارەتی تەندروستی ئیسرائیلیش بڵاوی کردێتەوە ژمارەی کوشراوانی وڵاتەکە بۆی هێرشەکانی حەماسەوە گەیشتۆتە 1400 کەس نزیکەی 5,000 دیکەش بریندار بوون. سوپای ئیسرائیلیش بڵاوی کردێتەوە بۆی شەڕی هێزەکانیان لەگەڵ حەماس زەمانگی تشرین یەکەمەوە تا ئێستا 523